برز وانی سار رشید کو انداما حزب سابز آنکو کس که آلمانیا یا دگل ما لسر به مجاری کو هلبجاتنا پیش وقتا یا پارلمانتو یا آلمانیا جه ایرو دست بکری حتی دان ایواری جه بردامی هبه برز وانی سار رشید تو بخیر هاتی سر چاوی من تا هلبجاتنا پارلمانتو یا آلمانیا چاوا دید طلعتن ليفل نايمني شوا زوزو سپاسانەکەم هەڵبژاردننی ئەم جاریان بەڕاستی هەڵبژاردنێکی نۆرماڵ نییە لە مێژووی ئەڵمانیا ئەمە کە 21ەمین هەڵەمەنە هەڵەبژێرێت ئینستاڵ پێش کاتی خۆی کە حەومان پێش کاتی خۆی هەڵەبژێرێت لە بەروی پەڵەمانی ئەڵمانیا هەڵبەشێرە ئەم خاڵە بەتەنیا وای لێکە کە بانگێشەی هەڵبژاردن زۆر زۆر جیاوازە وەک لە بانگێشەکانی ساڵانی پێشوو کە 2021 خۆشم کاندیدی ڕاستەوخۆی حیزبەکەم بووم ئەمە وای هاتووە ئەم بانگێژەی هەڵبژاردنە کە ئینفۆرماسیۆنی غەڵەتی زۆر تایە رووسیا زۆر تەداخولی بانگێژەی هەڵبژاردننی ئەڵمانیای کردو پارێکی زۆری تێکردووە لە سۆشەل میدیا ئینفۆرماسیۆنی غەڵەت بڵاوکرێتەوە و ڕاستڕەوەکانیش زۆر زۆر بەقۆت بوون ڕاستڕەوەکان کە چەند ساڵە لە 2015 توانیوانە جێی خۆیان بکەنەوە دژی پەنابەر و کۆچبەران زۆر کە لەو بوارەیە ئاکتیڤن توانیوانە وا لە کۆمەڵگای ئەڵمانیا بکەن وا لە حیزبە سۆشیال حیزبە دموکراتیەکان بکەن لاساییان بکەنەوە هەوڵ بن قسەکانی ئەوان هەڵەگرن بەڵام ئەمە زۆر زۆر غەڵەتە بەداخیشەوە حیزبی CDU CSU کە کاندیدی کانسلەکەیان فریدریش مێرزە ساحیبی قسەی خۆیان نەبوون هەموو حیزبە دموکراسیەکان ماڵی یەک وتیان لەگەڵ ئێمەیە کۆالیسیۆن و کارکردن لە پەڵەمەنە هەگەڵ ڕاستڕەوەکان هەگەڵ AfD نییە بەڵام بەداخەوە 2 هەفتە لەمەوە پێش حیزبی CDU ساحیبی قسەی خۆی نەبوو بەڵێ بەڕێز وانیسا ما gelek caran duruş mu sloganın hemû kampanyayn hemû hezbên Almanî duruşmeka waniya giring ew ku req û kînek li hember koçberan dihête dîtin di demên bihorî da ji me bihîst hinde cara dibêjne xelkê rojhilata navîn serreş wekû bêrêziyekê li vê derê çima ast û rewş gehiştê vê rojê لەبەر ئەم حاڵەتەی کە ڕاستڕەوەکان توانیوانە دروستیکەن نازیەکانی ئەڵمانیا کە بەقۆت بوون توانیوانە لە کاتی مانگێژی هەڵبژاردنە خاڵی کۆچبەران و پەنابەران ببێ وا دیاربێت کە خاڵی یەکەمە لە میدیا و لە هەموو شوێنێکە بەڵام بێتە سەر حەقیقەت پرسیار لە ئەڵمانەکان پێ خاڵی چوارەمە لەلایەن گرنگە خاڵی یەکەم ئاشتیە خاڵی دووەم ئەو کارەبایە خاڵی سێەم پەروەردەیە اینجا خاڵی چوارم پەنابەر و ئاوارن بەڵام لەم ساڵانی ئەخیرە لە 2015 بەداخەوە پەنابەرێکی زۆر کە هاتۆتە ئەم وڵاتەوە چەند کەسێکیان تیا هەیە خاصن لە ئەفغانستانەوە زیاتر ئەچن بە چەقۆ لەسەر جادە ئەتاکی کەسانی ترەکان یان 2 هەفتەیە لەمەوە پێش لە شاری مونخینیش سیارەیەک کوڕێکی گەنجی ئەفغانستان لە ناو سیارەیەکە خۆی یابوو لە کۆمەڵی کەسێک کە خۆپیشاندانیان هەبوو ئەمانە 2 هەفتە لە پێش هەڵبژاردن کاوەڕوویەت تەسیری نەتیجەکە زۆرە کات بەڕاستی بەڵێ وڵاتی و کۆچبەر بە تایبەتی کورد گرنگە دەوێ هەڵبژاردنەدا باشدار بم و بە نێرینەوە دەنگی خوا بدەن کیژە عالی بۆ لۆبیە کوردان باشە زۆر زۆر سپاس دەکەم بۆ ئەم پرسیارە چونکە چەند وەختە و چەند ساڵە من هەوڵەیەم کوردەکانی کە لە ئەڵمانیا ئەژین و جیازی ئەڵمانیان هەیە ئەمە کەمیش نین 1.5 بۆ 2 میلیۆن کوردی تایە لە ئەڵمانیایە لەمەیە بڵێ بەس نیوەشی جیازی ئەڵمانی هەبێ هەر زۆرە و هەموو دەنگێکیش گرنگە ئێمەی کورد لە دیاسپۆڕایە کە ئەژین لە وڵاتانی دەرەوە ژین بڵیتم نەڵێت لەم وڵاتەیە ژین و لەم وڵاتەیە مناڵەکانمان گەورە بن هەرچی یاسایەک هەرچی قەرارێک لەم وڵاتەیە قەرار ئەیرێت تەسیری ژیانی ئێمەشەکە لەبەرەوە زۆر زۆر گرنگە بچین دەنگ بین کە دەنگیش ئەیین لە بیرمان نەچێت ئەڵمانیا زۆر هاریکەرێک
کوردستان و کووردە لە ڕێی بۆ چەکیش و هاریکەری پێشمەرگەشە پارێکی زۆریش بە پارێکی زۆر یارمەتی وڵاتە کەشمان ئەیات ئەم پارۆشتانە ئێستا AFT بڕاتە پێشەوە و بە هەگەڵ تێری وە چنە حکوومەتەوە ئەم شتانە بۆ کوردیش خراپە بێ بەێ ئەگەرە احتمالە یعنی احتمالە ئەوێ کو ئەو پارتێن کو لە دژی کۆچبەران داخفن سەرکەفتن یەوێ دەمێ ڕەوشا کۆچبەران بارودۆخەوان یەکەوەوە ئەمە بەڕاستی زۆر زۆر کەوتە درستی هەمومانەوە کە وەکو سیاسەتیش و وەکو کەسێکی سیڤیلیش نۆرماڵیش زۆر لێ ترسینەوانی کە قژڕەشین لەم وڵاتەیە نەتوانین بمێنین بەڕاستی کە ئەوانەی وەکو منیش خۆیان بە ئەڵمان نەزان و جنسی ئەڵمانیشیان هەیە ئەیانەوێ وشەیەکیان دامەزرانەوە لە بانگێژەی هەڵبژاردنە پێڵێن ڕێمیگراسیۆن خۆیان ئەیانوێ ئەڵێن ئێمە بەس ئەمانوێ کەسان بنێرینەوە وڵاتێکی خۆیان کە شتی خراپەکەن شتی کەسێکە کوژن بەڵام وانە ئەیانوێ هەموو کەسێک ئەوەی بێگانەیەک بێ پەنابەر بێ کۆچبەران بێ بینێرنەوە ئەوە دەریکەن لە ئەڵمانیا ئەمە بەڵام شتێک نییە ڕیالیستیک بێت چونکە ئەڵمانیا دیموگرافیەکەشی زۆر بەرەو پیری ئەڕوا پیریان زۆرە و گەنجمان کەمە کارەکان کێ بیکە بێ گەنجەکان بیکەن بەڵام ئەمان ڕقێکیان زۆر لە دڵایە وا بیر ناکەنەوە خەڵکەکە دەنگیان پێێن ڕێک لە بەروی ئەو وشانە بەکارن و ڕێک لە بەرەوەی ئەڵێن ئێمە هەرچی بێگانێکە ئەیان نێرینەوە بله سپاس جبوی وانیسا رشید اندام حزب کسکی آلمانیا سپاس جبوی تو او خریطه یا کردستان کل پشت تبو